بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من دکتۆر شاهۆم سپۆڕی نەخۆشیەکانی هەناو لە تاوەری تەندروستی سمارت پشتیوان بەخوای گەورە لەگەڵتان دەبم لە زنجیرە کورتەباسێک دەربارەی نەخۆشی شەکرە ئێوەش لەگەڵمان بن. سەرەتا بە پێناسەی نەخۆشی شەکرە دەست پێ دەکەین. نەخۆشی شەکرە چییە؟ نەخۆشی شەکرە بریتیە لە بەرزبوونەوە و کەڵەکەبوونی ڕێژەی شەکر لە ناو خوێندا کە لە ئاستی خانەکان زیاتر بێت کە بتوانن وەکو وزە بەکاری بهێنن. ئەمەش دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانە و دەرهاویشتەکانی نەخۆشی شەکرە لەسەر کەسی توش بوو. هۆکاری دروستبوونی نەخۆشی ئەم بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە و دروستبوونی نەخۆشی شەکرە بە دوو هۆکاری سەرەکی ئەتوانین ئاماژیان پێ بکەین. یەکەم هۆکار بریتیە لەوەی کە پەنکریاس کە جۆرەخانێکی تێدایە بریتیە لە بێتاخانەکان. ئەم بێتاخانانە لێپرسراون لە دەرکردنی ئینسۆلین بۆ ناو خوێن و کۆنتڕۆڵکردنی ڕێژەی شەکر لە خوێندا. ئەگەر کەسی توش بوو ئەم بێتاخانانی بەباشی ئیژ نەکات واتە نەتوانێت بڕی پێویستی ئینسۆلین بۆ کەسی توش بوو دابین بکات یاخود هەر ئینسۆلین نەتوانێت دەربکات. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە شەکر لە خوێندا بەرز بێتەوە و شەکر لەلایەن خانەکانی لەشەوە وەکو وزە بەکار نهێنێت. ئەمە جۆری یەکەمی شەکرە دروست دەکات. جۆری دووهەم بەو شێوازە دروست دەبێت کە ئینسۆلینەکە هەیە هۆرمۆنی ئینسۆلینەکە هەیە و بگرە هەندێک جاریش زیاتر لە ڕادەی پێویستی لەش. بەڵام کاتێ دەگاتە ئاستی خانەکان ڕێگری هەیە لە بەردەم ئیشکردنی ئینسۆلین لە ئاستی خانەکانە و بەمەش شەکر ناتوانێت بچێتە ناو خانەکانەوە وەک وزە بەکار بهێنرێت. ئەمەش جۆری دووهەمی نەخۆشی شەکرێ. هیوام تەندروستیتانە خواتان لەگەڵ.